ئامادەبوانی بەڕێز خوشکان برایان ڕۆژنامەنووسانی هێژا بەیانیتان باش پێخۆشحاڵم لە خزمەتتاندا لە پرۆژەیەکی تری گرنگی دەستگای ڕوانگە لە ڕێی چەند پەیوێک بتوانین هەندێ باری سەرنجی خۆمان لەسەر پرۆژەکە و لەسەر دنیای کتێب و لەسەر تێکڕای ئەو بوارە کولتوریانە زۆر بە کورتی دەربڕین. من هەمیشە پرسیارێک پێم وایە زۆر گرینگە دەبێ هەمومان بیکەین، ئەویژەوەیە ئێمە ئێستا لەسەر ڕێگە دروستەکەین، ئێستا ئێمە لە بەردەم کۆمەڵێک گەنجیش دانیشتوین. لە ژیانی گەنجەکانیش ئەم پرسیارە زۆر گرینگە، ئایا ئێمە لەسەر ڕێگا دروستەکەین؟ ئەم پرسیارە هەر یەک لە ئێمە لە ژیانی خۆیدا ئەگەر بە بەردەوامی بیکا بە جۆرێک لە مەنهەجیەتی بیرکردنەوەی خۆی و هەوڵدا زۆر بە جددیش بگەڕێ بە دوای وەڵامەکەی، پێم وایە زۆر خزمەت بە ئینسان دەکە. خودی پرسیارەکە، گەڕان بە دوای وەڵامەکە، جددیەت لە نێوان پرسیار و وەڵام و گەڕانەکە. ئەم پرۆژەیە خودی نووسەرەکان، بواری کتێب، بواری بایەخدان بە منداڵ، هەموو ئەمانە جوابی ئەو پرسیارە ئاوا دەدەنەوە کە بەڵێ ئێمە لەسەر ڕێگە دروست دەکەین، کەواتە ڕوانگە جارێکی دیکە لە چالاکیێکی دیکە ئێمەی لەسەر ڕێگایەکی دروست کۆکردوتەوە، بۆیە دەبێ دەستخۆشیان لێ بکەین. سوپاس بۆ دەستگای ڕوانگە. لە پاڵەم سوپاسە دەمەوێت باسی ئەوە بکەم کە ئێمە لە بەردەم چەند چەمچێک داین: پرۆژە، چەمچی دووەم کتێب، چەمچی سێیەم منداڵ، کە ئەم سێ چەمکە بۆ خۆی لە کوردستان ئیشکالێتی زۆری لەسەر. ئایا ئێمە کۆمەڵگەیەکی بە پرۆژەیین؟ تاکەکانی کۆمەڵگەی ئێمە تاچی پرۆژەیین؟ ئەمە دیسان پرسیار زۆر گرینگە، بە بەردەوامی دەبێ ئێمە لە نێو پرسیاردا بژین. وەکو حسام ئالوسی دەڵێ کە نووسەرێکی گەورەی عەرەبە، دەڵێ یەکێ لە تعریفەکانی نوێی فەلسەفە بریتە لە پرسیارگەرایی، و ئەگەر بگەڕێن بۆ ماهیەتی شتەکان دەبێت لە ڕێگەی پرسیارەوە بگەڕێن. بۆیە ئێمە کۆمەڵگەیەکی پرۆژەیین، خانەوادەکانمان، حیزبەکانمان، حکوومەتمان، تاکەکانمان، گەنجەکانمان، ڕێکخراوەکانمان پرۆژەیین. بۆیە پرۆژە زۆر گرینگە. کۆمەڵگەی زیندوو بریتە لە کۆمەڵگەی پرۆژەیی، ئینسانی زیندوو بریتە لە ئینسانی پرۆژەیی. ئەم پرۆژەیە 6 کتێب لە بوارێک زۆر گرینگە، چونکە پرۆژەیەکە بە ئاراستەیەکی دیاریکراو، بە دیدگایەکی دیاریکراو، بە چارەسەرێکی دیاریکراو. چەمچی دووەم بریتە لە کتێب. ئەرێ کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی دۆست کتێبە. ئەرێ ئینسانی کوردی، ئینسانی کوردستانی لەگەڵ کتێب میانە و پەیوەندی چۆنە؟ بەپێی هەموو ئەو ئامارانەی لە ناوچەکە دەکرێت، ئێمە لەگەڵ کتێب بینمان زۆر خراپە. و هەر ئێمەش نا، عەرەب و فارس و تورکیش. ئامارەکان هی ئەوە نین دڵخۆشکەر بن، هی ئەوەن وەقفەی زۆر جددی لەسەر بکەین، هی ئەوەن حکوومەت یاریمی کوردستان کۆنفرانسی زۆر جددی لەسەر بکە، هی ئەوەن زانکۆکان بە خۆیان دابچنەوە، هی ئەوەن ماڵباتەکان، باوکەکان، دایکەکان بە خۆیان دابچنەوە. کتێب زۆر لە ئێمە دوورە. باشترین هاوڕێ، ئێمە ئەو باشترین هاوڕێمان لە ژیانماندا زۆر زۆر پەراوێز خستووە. کەم گەنجی کورد هەیە کتێبخانەیەکی بچووکی لە ماڵ هەبێ، بە تایبەت لە وەتەی تەکنۆلۆژیاش بە هەموو بزۆزی و خێرایی خۆیەوە ژیانی ئێمەی سەراپا داپۆشیوە. لە نێو تەکنۆلۆژیاشدا کتێب وجودی نییە. خۆزیە گەنجەکانمان ئەوەندەی لە تەکنۆلۆژیاوە مژوورن و سەرقاڵن، لەوێش خەریکی کتێبە و خەریکی مەعریفە بان. جا ئەمانە گرفتن، دەبێ باسییان بکەین بەڕاستی، و لە باسکردنیشیاندا دەبێ بە دەنجی بڵند قسە بکەین و نابێ شەرم بکەین، و دەبێ لایەنی بەرپرسیش گوێگر بێ لەم ئاریشەیە. ئەم پرۆژەیەش کە کتێبە گرنگەکەی لەوەدایە، لە چەمچی دووەمدا کتێب دەخاتەوە ماڵ، خاتەوە نێو پرسیاری زدی، و کتێب دەکاتەوە دیاری، و کتێب نزیک دەکاتەوە لە ماڵبات لە منداڵەکان. ئەمەش گرنگی خۆی هەیە. بۆیە بەڕاستی دەبێ ئێمە
هەمومان ئیش لەسەرەوە بکەین کە دەست بە کارێکی جددی بکەین لە بواری کتێب لە کوردستاندا، هەتا مەکتەبەکانمان، هەتا کتێبخانەکانی بازاڕمان، هەتا کتێبخانەکانی ماڵمان، هەتا جۆری ئەو زانستەی پێی دەڵێن زانستی کتێبخانە هەمووی جێگای مڕاجعەیە لە کوردستاندا. چەمچی سێیەم بەڕێزان بریتە لە منداڵ. دیسان با بە پرسیار دەست پێ بکەین کە من زۆر بڕوام بە پرسیارە. منداڵەکانمان چۆنن لە کوێن لە کام گۆشەی ڕووناگەیە تاریک یا ڕەساسیدان؟ ئایا منداڵەکانمان لەسەر ڕێگا دروستەکەن؟ پرسیاری یەکەممان. ئایا منداڵەکانمان ئەم تەکنەلۆجیە زەبەلاحەی لە دەستیانە بەرەو کوێیان دەبا؟ ئەم شەڕە سیاسیە توندڕۆیە میانڕەوە فرە ڕەنگە کەم ڕەنگە ئێوە خۆتان بڕیاری لەسەر بدەن لە کوردستانەیە منداڵەکانمان بەرەو چێوە دەبن. ئەم ململانی سیاسی لەسەر پێکەینانی حکوومەتە ئێستا ئەم نەوەیە بەرەو چێ دەبن. ئەم مەلا منەویر و مەلا توندڕۆیانەی کە هەن هەردووچیان لە کوردستان منداڵەکانی ئێمە بەرەو چێوە دەبن. ئەم بێکتێبی و ناڕێکی لە بواری کتێبە منداڵەکانی ئێمە بەرەو چێوە دەبن. ئەم بێ پرۆژەیی و کەم پرۆژەیی لە کوردستاندا هەیە منداڵەکانی ئێمە بەرەو چێوە دەبن. ئێمانە بابەتی زۆر گرنگن. دەبێت زانکۆکان، ئینستیتوت و هەتا حکوومەتی هەرێمی کوردستانیش بە جددی کار لەم بوارە بکە کە بواری منداڵە. ئەم سێ بوارە، ئەم سێ چەمکە پرۆژە کتێب منداڵ زۆر گرنگن، بەڵام کەم قسە لێکرا و کەم بایەخ پێدرا و کەم ئاور لێ دەرەوەن. بۆیە دەبێت بە جددی ئیشی لەسەر بکەین و بە جددیش قسەی لەبارەوە بکەین و بە جددیش هاریکار بین لەگەڵ حکوومەتی وڵاتی خۆمان بۆەوەی بەرەو ڕێگا دروستەکە ببین، ئامانجەکە ڕوونتر بێنینە بەرچاوی خۆمان. ببورن من کات زۆر ناگرم چونکە پێویستە کتێبەکانیش دوجار واژۆ بکرێن و سوپاس بۆ هەموو لایەک بۆ نووسەرە بەڕێزەکان کە من دڵنیام بابەتەکانیان زۆر سوود بەخش دەبێت. سوپاس بۆ لیژنەی دادوەر کە پسپۆڕن لەو بوارەدا، سوپاس بۆ کتێبخانەی زەیتون کە هەمیشە لە کار و چالاکی باش کۆمان دەکاتەوە. سوپاس بۆ جارێککە بۆ دەستگای ڕوانگە لێرەوە بە ناوی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستخۆشی لە هەموو لایەک دەکەین و ئومێدەوارین وڵات بە هێمنی بەرەو کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان بچێ، سیاسیەکانمان کەمێک ئارام ببنەوە و بگەڕێنەوە بۆ پرۆژە، بۆ کتێب، بۆ بینینی منداڵەکانی کوردستان کە دوا ڕۆژ لەسەر ئەم منداڵانە بنیانراوە. جارێکیکە بەیانیتان باش و کوردستان ئاوەدەن.